بزانمەزانن ئەم جارە باسی چ پارێزگایەکی عێراقەکەم چەند دیمەنێکتان نیشانەین بەو دیمەنانەیە بزانن باسی شوێەکەین بەو میوانەیە کوێتان بیرەکرێت بێگومانم زۆربەتان ئێستا زانیتان باسی شوێەکەم یەکێک پێڵێ دیالە ئەوی کە پێڵە شاری پرتەقال کەسێکی دیکەڵێ سەبەتەی خۆراک یعنی ناو نازناوی زۆرن واتە ئیسمی دەلاعی زۆرە خۆشەویستە بەڵام تا ئێستش نازانم بۆچی عەترێک دروست نەکراوە بە ناوی دیالە یان هەیە و من نازانم ئاخر کەرەستەی سەرەکی زۆربەی عەترەکان توێکڵی مزرەمەنیەکان بە تایبەت لیمۆ جاو دیالەیە جاران زۆر جوان بوو بەڵام نە پرتەقاڵی نە هەناری نە باخی نە باخاتی نە ئاوی نە ڕووباری وەک خۆیان نەماون زۆربەی وشک هەڵاتن چل لە سەدی ئاوی خواردنەوەی وشک بۆ و نەما و کەمی کردووە چەندێک دەوڵەمەندە بە مزرەمەنی ئەوەندە و زیاتریش دەوڵەمەندە بە شوێنەواری مێژووی ئەوە تا ببینن ینی 824 پنت و شوێنەواری مێژووی تێدان بەڵام وەک دەڵێن ئەو شوێنانە بەدەستی مافیا و جەردەوە حاڵیان حەلوەلایە خەریکە لە بنی دێنن دەردەکانی تا دێت کاریە بن برینەکانی قوڵترە بن و ساڕێژ نابن ئەی ئەوە نییە 27 لە سەدی ڕووبەری شارەکە ناوچەی کێشە لەسەرە دیالە نەمێژوو نە جوگرافیایی وەک خۆی نەما سڵاوتان لێبێتەوە و کاتتان باش من محەممەدی شەخفاتحم لە عاشقانی پرتەقاڵەوە سڵاو بۆ شاری پرتەقاڵ سڵاو بۆ دیالە شارێکی ئەجگار خۆشەویستە زۆر دەوڵەمەندە بە کانزا بە نەوت بە گاز بە کشت و کاڵ بە ئاو بە ڕووبار بە زەوی بە پیت بە دەواازەی بازرگانی ئەمە یعنی یەکێکە لەو شارە ئێجگار دەوڵەمەندانەی عێراق و بە شوێنەواری مێژووی دەیان گێڕانەوە و ئەفسانەی گەورە لەم شارەیە تۆمار کراون بەڕاستی جا ئێستا ئەمێ باسی شتێکتان بۆ بکەم وتی مامە گوتی ژیانی مامە من بە غوڵامت بێ بە فدای چاوی کاڵێ بێ فەرموو چی ئەمرەکەی وتی مامە لیمۆتان هەیە وتی وەڵاهی نیمانە لە لیمۆی نەبوو دەمیان ئاویە کرد ئێستا بەدەست خۆمان نییە دەممان ئاوەکات هەر بە باسکردن و بینینی دەممان ئاوەکات ئێستا باسی بەرهەمێکی زۆر گرنگ و استراتیژیتان بۆکەم ئەو مزرەمەنیانەی کە هەیە کە ساڵانێکی زۆر دیالەی پێناسراوە و بەرهەمێکی زۆر عەجیب و ناوازە هەیەوە ئەمە دووشتە هەم لە ڕووی چەندێتی هەم لە ڕووی چۆنێتی واتە هەر ئەوە نییە بەرهەمی مزرەمەنیەکانی زۆرە دیالە بەڵکو کوواڵەتیەکەشی چۆنێتەکەشی ئەو پرتەقاڵ و نارنج و ترنج و لالەنجی و لیمۆی لە دیالە هەیە کە مرکزی شارەکە خۆتان نەزانن ها باعقوبە مەسەلەن کە ڕە پرتەقاڵی باعقوبەی تر و براندێکی زۆر تەواو چەند برنجی عنبەر بەلەزەتە چەند هەناری هەڵەبجە و ترێی دوهۆک بەناوبانگە ئاوا ئیتر مزرەمەنیەکانیش دیالە زۆر پێی ناسراوەتەوە ئەوەی کە حەزەکەم باسی کەم ئێستا ینی لە دیالە 600,000 دار لە دیالە هەیە لە مزرەمەنیەکان بە تایبەت کە زۆرینیان پرتەقاڵە باشە پێشتر بەرهەمی چەند بوو ینی 130,000 تۆن بەرهەمی هەبووە بەرهەمی ئەم مزرەمەنیانە بە تایبەت زۆربەی پرتەقاڵ بووە بەڵام ئێستا بۆ هۆی وشکە ساڵیەوە و بە هۆی کەم ئاویەوە بڕەکەی کەمی کردووە بۆ چەند بۆ 80,000 تۆن بەڵام تامولەزەتی هەر تامولەزەتی جارانە هیچ گۆڕانکاریشی لێ بەسەر نەهاتووە ئەمە سەبارەت بەو مزرەمەنیانە مزرەمەنیەکی دیکە ماوە کە یەکێکە لە شارە ئێجگار خۆشەویستەکانی کوردستان ئەویش
شارەبانە. ئەگەر ساڵانی ڕابردوو وشەی شارەبانمان بیست بێ ئەوە بەهۆی هەنارەکەیەوە بوو. بەڵام ئەو بەهەشتی هەنارە نەما وشکە ساڵی و سووتاندنی باخەکانی هەناری ئەو شارەبانە تەواو تەفروت و نابوو بەتایبەت لەلایەن داعشەوە لە ساڵی 2014 وای کرد بەرهەمی هەنار لە 90 کەم بێتەوە. یعنی ئەزانن یعنی لە 22,000 تۆنەوە ئێستا تەنیا 2200 تۆن هەنار بەرهەمێنرێت. پاش چەند چرکەیەکی دیکە باسی نەوت و گازیشتان بۆکەم با نەوت و گاز تێکەڵی ئەم هەنار و پرتەقاڵە ناسک و نازارە نەبێ ئێستا دێمەوە. لەم دیالەیە طبعا دیالە نیعمەتگەلێکی زۆر هەیە کە خوا بەسەریا باراندوێتی و لە سامانی سروشتی بەتایبەت حەزەکەم باسی گازی سروشتیتان بۆکەم. جێڵگەیەکی گازی هەیە ناوی مەنسووری هەیە 14 دانەبیرە جا بەناوبانگترینیان ئینجانەیە کە دراوەتە یەکێک لە کۆمپانیا بیانەکان کە سەرکارە لێەوە کارەکە بڕیارە لە ماوەی 18 مانگە گازی تیا بەرهەم بهێنرێت. ئەوەی کە جێگەی سەرنجەوەیە 2 تریلیۆن و 200 پێسێجا گازی تایە. کێڵگەیە ئەمما کێڵگە ئەوە سەبارەت بە گاز وەڵاخ و حەزەکەم باسی نەوتیشتان بۆ بکەم. ئینجانە دیاترین کێڵگەی گازی بوو نەفتخانە دیاترین کێڵگەی نەوتیە. ئەم کێڵگە نەوتیە کێڵگەیەکی هاوبەشە لەگەڵ ئێران. تێکڕای ژمارەی بیرەکانی ئەو کێڵگەیە 42 بیرە کە چواردەیان لە سنووری عێراقان و بەرهەمهێنانی ڕۆژانیان ئێستا زیاتر لە 2000 بەرمیل. یەدەهی 305 ملیۆن بەرمیلە. ئەوەش کە بۆم باسکردن ئەوە بەزمی ئینجانە و نەفتخانە. ئەم هەموو شتە باشە لە دیالە هەیە با بزانین وەزعی خەڵکەکەی چۆنە. ئەگەر خاوەنی ئەم هەموو مزرەمەنیە باش و بەلەزەتەیە بێ چاوێنی بێ ئەم نەوت و گازە زۆرە کە دواتریش ئاوان نییە بەرکوڵێکەکەین لە بابەتی ئەوی پەیوەندی بە دەواازەی سنووریەوە هەیە. بەڵام با ئێستا بزانین بودجێ ئەو پارێزگایە چەندە بەشیان لە بودجەی گشتی و لە بودجێ پەرەپێدان و خەڵکەکەی ئەسڵ چۆنەژین و پشکی خەڵکەکەی چەندە. یعنی پشکی پارێزگای دیالە لە بودجێ ساڵی 2023 زیاترە لە 296 ملیار دینار. باشە 112 ملیار دینار بەشی ئەم شارەی لە بودجێی پەرەپێدان. ئەمما ئەمەی کە گرنگە حەزەکەم بۆ تانی باسکەم ئەمێ لە سەدا دەی خەڵکەکەی بێکارن لە سەدا 22.5 هەژارن. ئیتر هەژاری کۆمەڵێک پێوەر و بنەمای خۆی هەیە. هەژاری وەک ئاماژن پێدار پەیوەندی بەوە نییە کەسێک جلوبرگەکەی زۆر پۆشتە و پەرداخ نەبێت یان تێر و پڕ نەبێت یان جێگەی گەرم و گوڕ نەبێت لە تەڕ بخوات و لە وشک بنوێ. هەر ئەوە نییە کۆمەڵێک شتی دیکەشە. ئایا ئەم کەسە تا چەند بەشی تەواوی خۆی هەیە لە خزمەت گوزاریە گشتەکان کە تەندروستیە پەروەردە فێرکردنە ڕێگاوبانە هاتوچوێ و زۆر لەم شتانەیە کە ئێستا حەزەکەم ئەو زانیاریانێک ئێستا دێنێرە بۆتانی باسکەم ئەوی پەیوەندی بە ئەو خزمەت گوزاریە گشتیانەوە کە هەیە لە کەرتی تەندروستیە 1297 پزیشک لە سنووری دیالە هەیە 619 دەرمانخانەی تایە و هەروەها کێشەیەکەیە کە پەیوەندی بە وشکە ساڵی و یعنیشێک لە دیاردەکانی وشکە ساڵی زۆر بە جوانی زۆر بەڕوونی خۆی دیارێکی زۆر ناشینە بە زۆر بەڕوونی لە دیالە دەرکەوتۆش با بڵین وشکەڵاتنی زەویە وشکەڵاتنی سەرچاوەکانیەوە لە سەدا چلیایی خواردنەوە کەمی کردووە. ئەمە وای کردووە کە پەنابەرنەبەر ئەوەی کە بژمارێکی زۆر بیر لێ بدەن یعنی 200 بیریان لێداوە بووی بەشێک لە ئەم کێشێت چارەسەر بێ ئەوەش ئەوەندەی دیکە وەزعەکە خراپترە کابەتایە بۆ ساڵانی داهاتووی دەستبردنە بۆ ئاوی ژێرزەوی ئەوەش لە بندێ و تەواوە بێت و ئیتر خۆ نامێنێت و ئیلەڵاو بڕایەوە. باش حەزەکەم شتێکی کەتان بۆ باسکەم. تۆزێک لەوە پێش قەولم پێدان وتم باسی ئینتان بۆکەم. یەکێک لە بنەما گرنگەکانی ئابووری دیالە بریتە لە دەواازە سنووریەکانی کە لەگەڵ
ئێرانە هەیەی باش ئەوەی پەیوەندی بە دەواازە سنوورەکەوێتی ئەمەتە ئەم نەخشەیە با ئێستا دیالە ببینین ئەوە دیالە هات بە جوانی دیارە دوو دەواازەی سنووری زۆر گرنگژیە منزریە لەگەڵ مندەلیە ئەمە بریتە لە دەواازە سنوورەکانی کە داهاتی ساڵانەی ینی 23 ملیار دینارە بریتە لە داهاتی ساڵانەیە دەواازە سنووریانە کە پشتی ئەو پارێزگایە چۆن پێترۆ دۆلار هەیە چۆن لە شارەکانی نەجەف و کەربەلا پشتی پارێزگاکە بوو لە داهاتی ئەوەی پەیوەندی بە با بڵین شوێنەوارە ئاینیەکان و گەشت و گوزاری ئاینی هەو بۆوانەی کە با بڵین ئەوانەی کە زیارەتی ئەو شوێنانەیانە کرد داهاتیە بوو ئەمەش بە هەمان شێوە وایە 11 ملیار و 500 ملیۆن دینار پشتی پارێزگای دیالێ لە چی لە داهاتی ئەو دەواازە سنوورەی کە هەیە ئێستا پێویستە کات منیش یەک پشووەەر بگرم ئێستا دێمەوە ئێستا کاتیەوەیە هەسیار قادر بێتە ژوورەوە دووسێ پرسیار هەیە لی بپرسین و وەڵاممان باتەوە با بزانین زۆر شتێک کە نەمان وتووە بێسە بیڵین کاکەسیار دیسانەوە بەخێر بیتەوە زۆر سپاس بژیت کاکەسیار ئەوەی کە دیالەی گرفتار کردووە وشکە ساڵیە کەم ئاویە ڕق و وشکەڵاتنی زەویە کشت و کاڵەکانە داعشیش کەمی پێ نەکرد بەشێکی زۆری دارستان و باخ و باخات و ڕز و باخی تەفروت و ناکرد هیچێک لە کێشە گەورەکان کەم ئاویە ئەم کێشەیە ئێستا لە دیالە گەشتۆ چ ئاسێک هیچ پلانەکەی بۆ چارەسەرکردنی خۆی دیالە لەبەرەوەی بەشێک لە سەرچاوە ئاوەکانی لە ئێرانەوەیە لە ماوەی ئەم دوو ساڵی ڕابردووە کە وشکە ساڵی هەبوو لە سەدا نەوەتی ئاوەکە لە ئێرانەوە گیراوەتەوە یانیوی کە پشتی پێ ئەبەستی ئاوی باراناوە لە دیالە تقریبان 5 بەندا و دەریاچکەی دروستکرا و ئەمانە هەیە بۆی ئاوی باراناو گلبنەوە بەڵامە فریای هەم کشت و کاڵەکەی ناکەوێت هەم ڕاوماسیەکەی ناکەوێت یعنی ئەمە کارێکی وای کرد کە وەزارەتی کشت و کاڵ لە سەدا 25 زەویەکانی دیالە مەسەر ڕێگەیان پێ با کە بچێنرێن لە کاتێکا پێشتر بۆ نمرە سەیاسەی زەویەکانی دەچێنرا زەویە کشت و کاڵەکانی طبعا ئەم بابەتە وای کردووە کە پێویستی دیالە بۆ ئاو بەراورد بە کەمیەکەی وای کردووە کە زۆربەی جوتیارەکانی کۆچ بکەن لەگەڵەوەی کە ئەگەر حسابێ بکەین تقریبا ئەو بەنداوانەی کە باسم کرد تقریبا 4 ملیار متر سێجاتوان ئاو لە خۆ بگرن یعنی بەشی پێداویستی شارەکەیە کرد بابەتێکی دیکە هەیە بەبوونی مەسلەی کەم ئاوەوە تووشی بووە کەوەی هەنێک لە ئەو دەریاچانەی بە تایبەت حەمرین بۆ نمونە دەریاچی حەمرین شوێنی گەشتیاری بوو ئاویتیانەماوەسە گەشتیاریش ناچێت شوێنی ڕاوماسی بووە سەر ئەوانەی کە ڕاوماسیانە کەچ بۆ شارەکانی دیکەی عێراق یعنی شەشەیەکی زۆر گەورەی بۆ دیارە دروست کردووە ڕاست ئەو ئاوەدانیان وتو ێ باش ئەمە جگە لە کاریگەری گەشتیاری و سامانی ماسی ئەومانە ئەوە لەسەر مەسەن چۆن لە ئاو هەوا ئاو کارەبا باسی بەرەمێنانی کارەبا بکەین لەوێ هەمان کێشەی کەم ئاوی هەیە کارەبا لە تقریبان بۆ دیالە بەڵاکان بەیەکەوەیان بە کۆمەڵیشیان عەرەبوتەنی دیالە کێشەیەکی گەورەی هەیە لەگەڵ کارەبایە وێزگەیەکی بەرەمێنانی کارەبای هەیە مەسووریە هەر لە ئەو چێڵگەی گازە بوو کە باسی کرد ئەمە زوو لە کارەکەوێت خۆی 400 بۆ 600 مێگاوات وتانەی کارەبا بەرهەم بێنێ بەڵام زوو لە کارەکەوێت سیان دەرس کۆمپانیایەکی چینی هێڵێکی ڕاشێشانی کارەباشی هەیە لە ئێرانەوەی 400 مێگاواتە من بە هەردووچان ئەگەر تو حساب بکەیم کاتە 1000 مێگاوات ئەگەر بڵین ئیشەکە تەمانەوەی خەتەی ئێرانیش بە بۆنەی قەیرانی دارایی بۆی مامەڵەی دۆلار و تمەن لەگەڵ ئێرانە کێشەی زۆر بۆ دروست بووە ئەپچڕێ ڕاگیرێ لەگەڵ هەر ئەزمەیەەکە دیارە خۆی پێویستی بە 1800 مێگاواتە ڕۆژان یعنی ئەم فەرقە 800 مێگاواتە لەبەرەوەی ماچێتەوە مرکزی ژەم کارەبایە یعنی ئەگەر سەرپشتیکێن بۆی خۆشی لەو دوو سەرچاوەیە کارەبای خۆی دابینکان ناتوانێت دابینیکە لەبەرەوە کێشێکی زۆر گەورەی بۆ دیارە دروست ئەوە دوو دەردی دیکە بوو کە مزمینە درێژخانە تا ئێستا چارەسەر نەبووە لەگەڵەوەی کە بە تەقاڵ و نارنج و تورنج دەستمان پێکرد بەڵام ئەسیار ماڵی ماوا کرد نەیهێش بە خۆشی کۆتایی پێبێنی وەرە تەنیشتم لێرە
ئازم سی ناخۆشی تریش هەیە وازان بیکە لە تقریباً. ڤیدیۆگرافیەکە ماوانە کێشەکە وێ هەموو بابەتەکانی دیالە ئەوان وەزەکەت بەیەکەوە دێ بەڵاکە بڵێ. زۆر باشە پێکەوە سەرنجیە و ڤیدیۆگرافیکە ئادەین دووسێ داتا و زانیاری دیکە هەیە لەسەر دیالە با پێکەوە بیبینین پێشەوەی ئەوە ببینن ئێمە خۆحافیزیتان لێکەین. ڕوبەری دیالە 4.1 خاکی عێراقا بەڵام زیاتر لە 4.1 خاکەکەی کێشە لەسرە لە نێوان بەغدا و هەولێر. داعش و وشکە ساڵی شارەبانی بێهەنار کردووە پرتەقاڵی بەعقوبەش 20,000 تۆن کەمی کردووە. 40 لە سەدی ئاوی خواردنەوەی شارەکە کەمی کردووە لە 2 ساڵدا 200 بیر لە شارەکە لێدراوە. زیاتر لە 2 تریلیۆن پێسێجا یەدەجی گازی هەیە و دەرنەهێنراوە بەڵام پێنجەم هەژارترین پارێزگای عێراقە. ئەمە چیرۆکی دیالەیە شاری پرتەقاڵ.